بۆ کۆتایی هێنان بە قەیرانی ئێستای بنزین کە لە هەرێمی کوردستان هەیە، هەرێم پێویستی بە 7,000 بەرمیل نەوت هەیە. هەر لە هەرێمی کوردستان 12,000 دەرچوو داوای دامەزراندن ئەکەن. سڵاوتان لێبێت. ئەگەر 7,000 بەرمیل نەوت لە بەغداوە بێت بۆ هەرێمی کوردستان، بێگومان قەیرانی بنزین نامێنێ. ئەمە قسەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەمڕۆ پەیامنێرانی کۆ کردەوە و لەبارەی بنزین کاراکردنەوەی پەرلەمان و دۆخی ناوخۆ قسەی بۆکردن تا بە خەڵکی بگەێنن. ئەوە لە حاڵێکدا ئەمڕۆ بە کارتی ئەلکترۆنی لە هەولێری پایتەختدا بەشکردنی بنزین دەستی پێکردو، ئەویش سەر ئێشەی خۆی هەبوو. بەڵام شۆفێران ڕاستین بە مۆزاو دەڵێن ئاواش دەست بکەوێ هەر باشە. ئەم شێوازی دابشکردنە وەک یەکەمین ئەزمون و تاقی کاری بەڕێوەچوو باوان بڵند ئۆتۆمبیلێکی تایبەتی پێ و بنزینەکەی وەرگرتووە. ئەو بە 964 بێت ئەو شێوازە عەدالەتی تێدایە، ئەوە بۆ یەکەم جارە ئاواز و بەرم بکەوێت. بە 30 خولەک بنزینەکەم وەرگرت. ئەوە قسەی ئەو شۆفێرەیە. هەر ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وتی بەرزبوونەوەی نرخی بنزین و سوتەمەنی بەشێکی پەیوەندی بەو قەیران و گرژی و ئاڵۆزیانەوە هەیە کە بەرەوچی ناوچەکەی گرتووە. ئەو وتی لە ئێستادا ڕۆژانە 50,000 بەرمیل لەوت بۆ بەرهەمی ناوخۆ لە کوردستان بەرهەم دێت. بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانەش یان دەبێ حکوومەتی فیدرالی ڕێگە بدات بەرهەمی ناوخۆیی بۆ سوودی ناوخۆ زیاد بکرێت، یاخود دەبێ ڕۆژانە 7,000 بەرمیل نەوت ڕەوانەی هەرێمی کوردستان بکات. سێ یەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی دەبەری ڕاپەڕین دیسان هاتنەوە سەر شەقام و ناڕزاییان دەربڕی. ئەوان دەڵێن 9 ساڵە داوای دامەزراندن ئەکرد و هیچیان بە هیچ نەکردووە. ڕەوەز ئەحمەد لە ناو گردبوونەوەکە قسەی بۆ 964 کردووە و ئەڵێت دەرچووی ساڵی 2017 بۆ 2018 ئەوە بۆ 45مین جارە لە تەواوی کوردستان گردبوونەوە خۆپیشاندان ئەنجام ئەدەین. ئەوان داوایان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردچی دیکات دەستیان پێنەکەن، کەیسەکەیان یەکلایی بکەنەوە و بڕیاری دامەزراندن بۆ یەکەمەکان جێبەجێ بکەن. ئەو دەرچووە ئاماژەی بەوە کرد ژمارە یەکەمەکان لە هەموو هەرێمی کوردستان زیاتر لە 12,000 کەسە و بە دەرچوەکانی ئەم ساڵیشەوە ژمارەیان زیاتر ئەکات. گەنجێک بە ماتۆڕێکی بار هەڵگر ملی ڕێگەی گرتووە و لە پشتیەوە پەیامی شاژنی هەموو ماڵێک دایکا بە چاوی خەڵک ئەدات و نووسیویەتی. ئەو مرۆڤەی یار و نەیار حەقیقەتی ئەوە باش ئەزانن پێویستی دایک بە هیچ مەخلوقێکی تر پڕناوێتەوە. وێنەگری 964 هێژا ئەباس لە یەکێ لە شەقامەکانی هەولێر دیمەنەکەی تۆمار کردووە کە گەنجێک لە پشتی ماتۆڕە بار هەڵگرەکەی بەم نووسینانە خۆشەویستی خۆی بۆ دایکی دەربڕیوە و خەڵکیش بەلایەنەوە سەرنجڕا کێشا هەر کەسێک یادەوەری خۆی لەگەڵ دایکی بیردێنێتەوە. هەر ئەوەش نام ئەو گەنجات جگەلەوەی دایکی بە شاژنی هەموو ماڵێک ناساندووە، هیوای خواستووە پێش دایکی بمرێ. ئەویش تەنیا لە پێناو ئەوەی جارێک بۆ دایکی و جاری دووەم خۆی نەمرێت. هەر جارێکیش باری پێنەبێت خەڵک وێنەیەکی جیاواز و پڕهەز دەبینن کە دایکێک تونت منداڵەکەی لە ئامێز گرتووە. خێرخوازێک لە سەر وەسیەتی باوکی بێ ئەوەی ناو و ناونیشانی خۆی لە میدیا ئاشکرا بکات بەنزینخانەیەکی ڕووخاندووە و زەویەکەشی کە بەهاکەی $5 ملیۆن بەخشیوە بۆ ئەوەی مزگەوتێکی لەسەر دروست بکرێت. ئەم بەخشینە لە یەکێ لە گەڕەکەکانی ئیدارەی سربەخۆی سۆران کراوە. زەویەکە پێشتر بەنزینخانەوە و شۆفێری بۆ دەهات تێک دراوە و ئێستا دەکرێت بە مزگەوت و قیبلەی موسڵمانان بۆ ئەو ناوچەیە. زەویەکە بازرگانیە وەک خاوەن نووسینگەکانی زەویزار ئەڵێن بەهای زەویەکە $50. ئێستا خێرخوازەکە مزگەوتەکەی بناغە کردووە و بە ئەهلی مزگەوتیشی وتبووە وەسیەتی باوچێتی تا بتوانن چاکە و خێر بکەن. ئێستا بەشەی لە کارەکانی بناغەکردنی باڵەخانەی مزگەوتەکە تەواو کراوە و وردەکاری تریشی ماوە. مەزەندەوە $20 لە تەواوکردنی مزگەوتەکە خەرج بکرێ. کاتێکی خۆش بۆ ئێوە خواتان لەگەڵ.